بە گوتەی ڕاگەیاندنێکی وەزارەتی بەرگری تورکیا کە دەڵێت جەیمس ماتس لە نووسراوێکیدا بۆ هاوتای تورکی وەزیری بەرگری ئەمریکا گوتبووی هەر کە شکست بە داعش هێنرا ئەو کاتە وڵاتە گرتوەکانی ئەمریکا چەکەکانی داوێتی بە شەڕەوانانی یەپەگە لیان وەردەگرێتەوە. بالنسبة للولايات المتحدة بالتأكيد بەڕای من وڵاتە گرتوەکانی ئەمریکا بڕێک لەو ماشینی لەشکری و چەکە قورسانان لە یەپەگە دەسێنێتەوە چونکە ئەوەی بەلای ئەمریکاوە زۆر گرنگە بنکە ئاسمانیەکانیانتی لە باکووری ڕۆژەڵاتی سووریا ئەوەی دەشت کاریگەری لەسەر پێشڕەوی سیاسی لە سووریادا هەبێت ئەمریکا گوێ بە کوردەکان نادات. ئەم هەڵوێستەی وەزیری بەرگری ئەمریکا واتی دەڕوانرێت کە بە مەبەستی خاوکردنەوەی نیگەرانەکانی تورکیا بێت لە مەڕ پڕچەکردنی شەڕەوانانی کوردی سووریا. چەند ڕۆژێک لەمەوبەر ڕۆبرت فۆرد باڵیۆزی پێشووی ئەمریکا بۆ سووریا وتی گەورەترین هەڵەی کوردەکان ئەوەیە کە بڕوایان بە وڵات تێگرتوەکانی ئەمریکا هەیە. هەروەها ڕاگەیاندنەکەی ئەمریکای پەیوەست بە وەرگرتنەوەی چەکەکان لە کوردانی سووریا دوای شەڕی ڕەقا وەک ئەوەیە بە کوردەکان بڵێ چیتر ئێمە کارمان پێتان نەماوە. ڕۆژی 30 مانگی مایس پێنتاگۆن ڕایگەیاند کە دەستی کردووە بە گەیاندنی چەک و ئۆتۆمبیلی سەربازی بۆ چەکدارانی هێزەکانی سووریای دیموکرات ئەوەی شەڕەوانانی کورتیدا زۆرینە و باڵادەستن. شەڕی نێوان تورکە کوردەکان لە مێژە لە گۆڕدایە پێوەستە شەڕەکە بە زووی چارەسەر بکرێت ئەمە کێشەیەکی سیاسیە. دانا وایت وتەبێژی پێنتاگۆن گوتی پێدانی چەک بە هێزەکانی سووریای دیموکرات لەلایەن ئەمریکاوە بەهۆی ئەوە بووە کە تەنها ئەم هێزانن توانای شکستهێنانیان بە داعش لە شاری ڕەقەدا هەیە. شیکاران دەڵێن ئەمریکا تەنها کوردانی وەک ئامرازێک بۆ باڵاددەستی خۆی لە شەڕی سووریادا و بەکاری هێناون.